پارتی و یەکەتی پێش هەڵبژاردن پەرلەمان کارا دەکەن. ئەگەری هەیە بە کاتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن. فشار و داوای ئەمریکا بۆ پێکهێنانی پەرلەمان و حکوومەت زیاتر بووە. شاندی هاوبەشی پارتی و یەکێتی دوای کۆبوونەوەیان ڕایانگەیان پێویستە مانگی ئەیلولی داهاتوو پەرلەمانی کوردستان دەست بە کار و چالاکیەکانی بکات. واتە دەیانەوێت یەکەم هەنگاوی پێکهێنانی حکوومەتی نوێ دەست پێ بکەن. بەپێی زانیاریەکان داوا و فشاری ئەمریکا بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ زیاتر بووە. لە میانی دەست بەکاربوونی کۆنسوڵی نوێ ئەمریکاش جەختیان لەوە کردوتەوە هەرچی زووترە کابینەی نوێ پێک بهێنن. جا لەمەش پارتی و یەکەتی دەیانەوێت پێش هەڵبژاردن دەست بە چالاکردنی دامەزراوەی پەرلەمان بکەن تا لە بانگەشەی هەڵبژاردن ئەحراجیان بۆ دروست نەبێت. چونکە سەرپێنەخستنی پەرلەمان کاریگەری لە سەرگوتاری بانگەشەیان دەکات. بەپێی زانیاریەکان هێشتا پارتی و یەکێتی گرفتی دابشکردنی چەند پۆستێکی گرنگیان لە نێوان خۆیاندا چارەسەر نەکردووە، بەڵام دەیانەوێت بە کارەکردنی پەرلەمان یەکەم هەنگاو بنێن. بەڵام ڕەنگە بە کاتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن و تا دوای هەڵبژاردن بە یەکجاری پۆستەکان دابش بکەنەوە و جێگریان بکەن. بۆ سەرۆکایەتی پەرلەمان پێدەچێت بدرێتە پارتی بە کاتی و ڤالا فەرید ببێتە سەرۆکی پەرلەمان تا یەکلاییکردنەوەی پۆستەکە لە ناو یەکەتی، چونکە هێشتا لە نێوان دکتۆر میران محەممەد و شاڵاو کۆسرەت ڕەسوڵ کاندیدی یەکلاکەرەوە دیاری نەکراوە. بەڵام ئەگەر یەکەتی بتوانێت کاندیدەکە یەکلا بکاتەوە ئەوە دەتوانرێت مانگی داهاتوو سەرۆکی پەرلەمانی نوێی پێ بدرێت، چونکە ئەو پۆستە بەرکەوتەی یەکەتیە. سەبارەت بە پۆستی سەرۆکی هەرێمیش نێچیروان بارزانی کاندیدی بێڕکابەری پارتی و یەکێتی و پێدەچێت پێش هەڵبژاردن ئەو پۆستەش ئاسان هەڵبژێردرێتەوە. بەڵام پرۆسەی پێکهێنانی کابینەی نوێ و دەست بەکاربوون و متمانە پێدانیان دەکەوێتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق، چونکە هێشتا بەشێکی پۆستە گرنگ و هەستیارەکان لە نێوانیان یەکلا نەکراوەتەوە.